پرۆسەی چاکسازی لە چاکسازیەکان و لە گرتوخانەکان تۆڕی دادپەروەری بۆ بەندەکان راپۆرتی ساڵانەی خۆی لەبارەی دۆخی چاکسازیەکان و گرتوخانەکان لە عێراق و هەرێمی کوردستان خستە ڕوو. تێیدا ئەوە خرایە ڕوو کە 63 لە سەتای گرتوخانەکان و چاکسازیەکان لە توانای خۆی زیاتر زیندانی تێدایە کە لە ژمارەیەک شوێن دەگاتە 3 هەندەی توانای خۆی. گرتوخانەکان پێداویستیەکانی خاوەن پێداویستی تایبەتیان بە هیچ شێوەیەک لەبەر چاو نەگرتووە. 83 لە سەتای باڵەخانەکان گونجاو نین بۆ گرتوخانە. سەرنج و تێبینی چەندین ساڵەی ئێمەیە کە بە شێوەیەکی بەرچاو دووبارە دەبێتەوە بە ڕێژەی جیاجیا. خاڵی یەکەم سەرپەرشتی کارژێریە، هەتا ئەو لەحزەیە قسە بۆ جەنابتان دەکەین زیاتر لە جیهەتێک کاروباری چاکسازی و بەندیخانەکان بەڕێوە دەبا. بۆ نمونە لە هەرێمی کوردستان وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ وەزارەتی ناوەخۆ لەگەڵ هەندێک دەستگای ئەمنیش ئەوانە کاروباری ئەو شوێنانەی کە خەڵکی لێدا دەندرێ ئەوانە بەڕێوە دەبنەوە کە بۆ خۆی پێچەوانەی یاسایە. هەل لە راپۆرتەکەدا ئەوە خرایە ڕوو کە تا ئیسە پەرلەمان نەیتوانیوە یاسایەکی تایبەت بە چاکسازیەکان دەربکات. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش لە لیژنەی مافی مرۆڤ دەڵێت ئێستا زەمینە لەبار نییە بۆ دەرکردنی ئەو یاسایە. هەتاوەکو ئێستا ئەو هەوڵانەی دراون بۆ نووسینەوەی یاسایەکی تایبەت یان پرۆژە یان پێشنیازە یاسایەک بۆ ئەوەی کە سجوون یاخۆ چاکسازیەکانی هەرێمی کوردستان هەیەیان بێ سەرکەوتوو نەبوون و نەیانتوانیوە بگەنە ئەنجام بە نووسینەوەی یاساکە. کۆمەڵێک ئیشکالیاتی جەوهەری هەن لەم بابەتەیە. مەسەلەی ئەوەی چاکسازیەکانمان ئایا بیناکانی ستانداردە و زۆر پێویستی ترکە لە ناو چاکسازیەکانە هەمانە ڕێگری بۆ لەوەی کە ئەم یاسایە بنووسینەوە، چونکە بۆ خۆی نووسینەوەی یاسا کە التزاماتێکی مالی زۆر گەورە خاتە دەست و حکوومەت. لە ڕووی تەندروستی شەوک لە راپۆرتەکەدا ئاماژەی بۆ کراوە 33 لە سەتای کردوخانەکان بنکەی تەندروستیان تێدا نییە و 100 لە سەتای کردوخانەکان خزمەتگوزاری تەندروستی بۆ ژنان دابین ناکەن. لە ڕووی خوێندنیشەوە 40 لە سەتای کردوخانەکان خوێندنی تێدا نییە. بەدە لە سەتای ئەشکەجەندانی زیندانی کراوان لە کردوخانەکان سەلمێنراوە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.